ئازیانە پێگەیشتووە لە بەکارهێنانی تەکنۆلۆژیا برایانە خوشکانی بەڕێزم بەلای کەمەوە ئەگەر کاتیشی لێگرتوێتم بۆ منە جاری وایە زیانی پێگەیاندوو. مەترسیەکانی ئەمڕۆ کە باسیەکەین ئێمە تەنها ئەوە نییە تۆ لە کاتا زەرەرمەند بوو بێتی لێی، بەڵکو لە زۆر جان بیکەوە جاری وا هەیە خوا نەخواستە بۆتە هۆی لە دەستدانی کەسایەتێک بۆ کەسێک هەڵە بەکارهێنان. ناڕۆشنبیری لە تەکنۆلۆژیا جاری وایە بۆتە ئەوەی کەەوەی زانیاریەکە دەستی خەڵکێ بکەوێت. باشە جا لە ڕووی ئەمنیەوە بێ، لە ڕووی جاری وایە عایلیەوە بێ، لە ڕووی هەندێک شتەوە بێ کە زانیاری دەستی خەڵکی کەوت بێ. سوودەکانی تەکنۆلۆژیا کاراسانیکی زۆری بۆ کردوین، اینجا ئەم بواری پەیوەندی کە باسکەین یاخود هەر لە بوارەکانی تریشا باسیکەین کە ئێمە ئەمڕۆ تەرکیز ئەخینە سەر پەیوەندیەکان. دەستکەوتنی زانیاری ئێمە زۆرێک لە برایان جاری وا بۆ وەختی خۆی کە قسەیان کردو لەسەر بابەتێک باشە ئەڵێ کاکە وەختی خۆی لە نەوەتەکانە فڵانە کەس فڵانەشتی ئەوت ئێستا بۆ ئاناڵێ ئێستا بۆ فڵانەشتەڵێ کاکە وەختی خۆی من نامیلکێکم لە بەردەسابوو لەسەر ئەم نامیلکەیە بۆ منە قسەم بۆ ئێوا کرد، بەڵام ئێستا بەلا دیوار بۆ منە کتێبخانەم هەیە نەخێر لە کۆمپیوتەرەکەمانە تەکنۆلۆژیا وای لێ کردوون هەچی قەولی زانایان هەیە هەچی بۆ نمونە علمی سەردەم هەیە تۆ توانی بەڕاستی بە ئاسانی دەسێ بکەوێ. خاڵێکی کە لە گرنگەکانی تەکنۆلۆژیا زانیاریەکی زۆر باشمان ئەتوانین دەست بکەوێت. ئێمە لە زۆر شتیشانی لە زۆر شتا هەبووە کاتێک کە بۆ نمونە تۆ ویستوتە زانیاریش دەستکەوێ ها خەڵکان لە سەردەمێکی زۆر پێشووترا لادێ بە لادێ وڵات بە وڵات بۆی گەڕاون کە بۆ نمونە سنوورەکان زۆر گرنگیان نەبووە کابرا لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هاتووە لەم دی خوێندوێتی لەم دی چوو بۆ ئەو دی خوێندوێتی هەتا ئەم معلوماتێکی دەستکەوێ لای مامۆستایەکیش سەرچاوەکەی بۆ نمونە کتێبێ بۆ لە بەردەستیان. ئێستا تەواوی ئەم کتێبانە بۆ نمونە تەواوی ئەم زانیاریانە بەڕاستی بە ئاسانی تۆ دەست ئەکەوێت لە ماڵەکەی خۆتە. خاڵێکی کە کورتکردنەوەی ڕێگای زۆر بۆ کورتکردوونێتەوە تەکنۆلۆژیا ئاسانکارێکی زۆر بۆ کردوین. ئادی کاکەگیان بە پۆستەیە بینێرەوە بەریدا بینێرەوە فڵانە بینێرە ئێستا بە هەمان لەحظە کار لە ئیمێڵیش دەرچووە بە مۆبایلەکەی دەسێ بە هەر شێوازێک لە شێوازەکان بتەوێ هەر معلوماتێک بۆ کەسێک بنێری ئەینێری وەریگری ئەتوانی وەری بگری. مۆبایلەکەی دەست لەوەش دەرچوو هەر تەنها ئەوانەی پێمنێری زۆرێک لە پرۆگرامەکانی تری توانی پێدا بنی زۆر لە ئیشەکانی کەشەیە کە پێ بکەیت. زیانەکانی تەکنۆلۆژیا بە شێوازێکی گشتی برا خوشکە بەڕێزەکانی من کاتێکی زۆرە لێ ئەبات جاران بۆ نمونە خەڵک زۆر ئاسان سەردانی یەکتری کردو ئێستا ئەڵێ بەخوا زۆر مەشغوڵین بۆ نمونە مەشغەڵەتی ئەو باسیکەی سەرێکی لە ڕۆژێکە چەند سەعات بەدیار ئەمە دانیشتووە باشە نیوەی ئەمە کەم کرداتەوە نەتوانی سەردانی فڵانە نەخۆشکەی سەردانی فڵانە تەعزیە بکەی سەردانی فڵانە دۆستە بکەی فڵانە کەم و کورتی کە هەو بۆ نمونە پڕی بکەیتەوە مەشغەڵەت سەرەکەی مەجالیشی هەیە بەڵام ئەمە مەشغەڵەتێکی زۆری بۆ دروست کردووە کاتێکی زۆری لێ بردووە هەندێک جار ئیشی زۆر پێیەکەن باشە ئەگەر تۆ بۆ نمونە گەر مۆبایلەکە پێ نەبێت کەڵە خەڵک ناو دۆزێتەوە ئیشیشی پێ ناکەن بەڵام ئێستا مامۆستا فڵانە کەس تەلەفۆنەکات خوا لە فڵانە شوێنی بڵێ ئازەحمە لەبێ فڵانە ئیشم بۆ کە ئەویتریان ئیشیچکە بە دڵنیاییەوە ئەمیشەر بە هەماشێوە مدمین بوون زۆرێک لە خەڵکان بەداخەوە بەڕاستی مدمین بوون چۆن کابرا جگەرە کێشێ کەشتێکی خراپ بۆ مدمین بووە بە جگەرەی کێشانەوە ناتوانێ وازی لێ بێنێ ئەمیش بە دیار ئەم مۆبایلەوە کاکە دانیش بە دیاریەوە جارێک کاتێک ئەزانێ سەعاتێکی شەو ساعت 12 شەو بۆ من ساعت 2 شەو هێشتا نەخەوتو نیوەڕێ نەخەوتو ئیسراحەتیشی نەکردو بەیانیە بەدەستیەوەتی قسەی لەگەڵاکەن بەدەستێتی ڕووداوەکانی هاتوچۆ بۆ منە لە سەدا نسبەیەکی ئەگەڕێتەوە بۆچی بۆ ئەمە مدمین بوون کابرا بە مۆبایلەکەیەوە بۆ منە لەناو سیارەکەشا ئیلا سەیرێکە لە فڵانە شوێنە سەیرێکە مناڵەکەی دێ قسەی لەگەڵا بکە مەشغوڵە بە مۆبایلەکەیەوە کەسێک قسەی لەگەڵاکە مەشغوڵە بە مۆبایلەکەیەوە بەڕاستی مدمین بوونیش ئەمەش حاڵەتێکی زۆر ئێستا کە هەیە زۆرێک لە ئێمەشی گرتوتەوە بەداخەوە زانیاری یەکێکە لە زیانەکانی زانیاری کەوتنە دەست خەڵکانی چیکە ئەتخوا گژارە منم تا چەند بران پێ و ناوتم باشە بۆچی بێ چەند براین چەند خوشک عیس لەم بێحیا و حرمەتە بۆ منە باسی خوشکەکانی من و عەدەتی خوشکەکانی منەکە ئێستا زۆر ئاسان کابرا تەنانەت خەڵک ئەزانی نیوەڕۆ چی خواردووە ئاساییە یعنی ئەمە لە هەموو دنیا تەکنۆلۆژیا ئەگەر بڵێن تۆڕە کۆمەڵایەتەکان پەیوەندیەکان خەڵک ئاوا بەکارهێنێ شتێکی ئاساییە بەڵام یعنی سەیریکە زانیاری کەوتنە دەست خەڵکانێکی دیکە باشە لە ڕوو ئەمنیەکەیەوە بە تایبەت بۆ خەڵکێکی سیاسی بە تایبەت بۆ خەڵکێکە بۆ نمونە جاری وهەیە پێویستەوە بەوەی حەزەڕێ بکە ئەی نابێ ئاگال لەوە بێبرا بەڕێزەکەم ئێستا ئەوە بەڕێ ئەکەوین بەرەو چۆ بەرەو فڵانە شوێن ڕسمیکی خۆی گرتووە و لەگەڵ کۆمەڵە برا لە دوایەوە ڕێک لەو کاتەشا پۆستێکە
جەست ناو لە فڵانە شوێن من نازانی کە یعنی تۆ بۆ نمونە کەسێکی خەڵکێک بە دواتە ئەگەڕێ خەڵکێک ئەوێ زانیاری لەسەر تۆ دەستکەوێ باشە خواردنەکەی نیوەڕۆی کوڕەکانی کچەکانی مناڵەکانی فڵانەکانی نەخۆشی نازانم چی ئەمە تەبیعیە ئاساییە لە ڕادەیەکە هەموو دنیا هەروە بەکاری هێنن بەڵام ئاگا لێبێ یەکێ لە زیانەکانی شێوە زانیاری و باسانەیەکەوێتە دەست خەڵکی ئەزانی ئەمڕۆ لەکوێ بووی ئەمڕۆ لەکوێ نەبووی ئێستا بۆ منە جاری وایە لە زۆرێک لە کۆبوونەوانەیە کە دانیشین باسەکەین ئەم سیمینارانە کابرا لای فەکاتەوە باشە لای فەکاتەوە خەڵک ئەزانن ئێستا ئێمە لێرە خەڵکی چین لە کام ژوورە شادانیشین و لە کێشا کۆبووینەتەوە بۆیە بێ ئاگامان لێبێ هەندێک شت کە پێویست بە حەزەر بکات ئاگامان لێبێ ورد بین لە بەکارهێنانی تەکنەلۆژیای یەکی لە زیانەکانی وەیە زانیاریمان بە ئاسانی ئەکەوێتە دەستی خەڵکی بە ئاسانیەک ئێستا جاری وایە ڕەفیقێکە لێون بووڵی کاکە 20 ساڵ یەکتریمان نەبینیوە باشە هەریەک ساڵمەی بینە بڕۆ لە فەیسبووکە بۆی بگەڕێی دۆزیتەوە ئەی دۆزیتەوە زانی خەریکی چییە کەسابەتی چییە لە کوێنان نەخوا لە کوێنان ناخوا خاڵێکی کە هەڵا هەتا ئێرە لەوەی بۆ نمونە ئاسایی بێ بەڵام ئەمان بەڕاستی خەتەرێکی گەورەیە کە ئێمە ڕۆ تەرکیزێکی زیاد دەخینە سەر ئەمە کەوتنە هەڵەوە یعنی زۆرێک لەو خەڵکانەی کە هەن ئەکەونە هەڵەوە هەڵەی گەورەش بۆ نمونە هەندێک شت کە بۆ نمونە مەبادی و ئەخلاق و ئەو شت و ڕەوشت و ئەو شتانە کە لە لای ئێمە حسابێکی بۆ کرێ کە ماوە کە بەڕاستی ئەمە خەتەری لەسەر ژیانی زۆرێک لە گەنجەکان بگرە لەوانەی کە زەواجیشیان کردو جالە چ لە پیا و چ لە ژن دروست کردووە بۆتە هۆکاری جیابوونەوەی زۆرێک لە خەڵک بۆتە هۆکاری بۆکە هۆتۆکاری زۆر نەخوازرا و بەڕاستی یعنی هەندێک لە گەنجی هەرزەکار عنی ئەو شتێک نییە بۆ نمونە لە تەمەنێکە قەتیسی بکێ بڵێ بۆ نمونە مەس لەم تەمەنانەیە خەڵک زۆر پێوە بن بگرە لە هەرزەکارێک و تاوەکو کەسێکی زۆر بەتەمەن ئێستا بەڕاستی زۆر بە ئاسانی ئەکەونە هەڵەوە بەهۆی چی بەهۆی ناڕۆشنبیری لە بەکارهێنانی تەکنەلۆژیایە شێوازی کارکردنی هەندێک لەو تەکنەلۆژیایی زیاتر بڵین لەو ئامێرە پەیوەندیانێکی ئێمە بەکاریان ئەهێنین باسییانەکەین بە تایبەت ئەوانەی کە ئێمە بەکاریان ئەهێنین کە ئێمە ئیشان لەسەرەکەین ڕۆژانە کە ئیشمان پیانە بۆ نمونە لە ڕۆژێکا جاری وهەیە خەڵکی وهەیە بەدەیان سەعات بۆ نمونە بەکاری ئەهێنێ مۆبایلەکەی ئیشی پێێتی کۆمپیوتەرەکەی بەردەسی بۆ نمونە ئیشی پێکات بۆیە بێ بەڕاستی ئاگاداری بینن شێوازیگەن مۆبایل ئەم بەڵایی کە بەڕاستی کاتێک ئەگەر وەکو پێویست بەکاری بێنی نیعمەتێکی زۆر گەورەیە بەڵام ئەگەر بەکارێنێنام ئەبێ بەڵایەکی گەورە ئەڵی خۆزگە ئەخوازی کە بۆ نمونە بەکارە نەهێناو نەبوایە کۆمپیوتەر و هاوشێوەکانی کە ئێستا مۆبایلی زیرەک وەکو کۆمپیوتەرەکەی بەردەستی لێ هاتووە ئیلا مەعەدە هەندێک شتی بەسیط نەبێت کە پێی ناکرێت بە دڵنیاییەوە زۆرێک لە ئیشەکانی ڕۆژانە بە تایبەتی لە بواری پەیوەندیە پێجێبەجێکرێت کارکردنی مۆبایل برانی بەڕێزم کارکردنی مۆبایل بۆ ئێمە زۆر گرنگە ڕقابەتی خوایی حسابم بۆ کرد لە کۆڵی زۆرێک لەم کێشانم ئەکاتەوە لە کۆڵی زۆرێک لەم کەوتنە هەڵانم ئەکاتەوە حسابم کرد بۆی کە بەڕاستی خوا چاودێرە بەسەرمەوە گاڵتە بە فڵانە مامۆستا و فڵانە ئافرەت و فڵانە گەنج و فڵانە کەس نەکەم بە دوای معلوماتی ئەوانە گەڕم بە دوای ئەوانە گەڕم زیان بە کەسێک بگێنم ئابڕووی کەسێک بەرم هەڵی کەسێک باس بکەم ڕقابەتە خوایەکە لە کۆڵی زۆر لەم شتانی کردومەتەوە کە ئوموری دنیام بەڕاستی زۆر بە ئاسانی بۆ ڕابڕێەوە ئوموری دنیام بەڕاستی زۆر خۆشە بێ ژیانم باشتر ئەبێ کەمتر بەڕاستی تووشی حاڵەتی ئاوا بم کارکردنی مۆبایل برا خوشکە بەڕێزەکانی من چۆن کار ئەکات مۆبایل زۆر بە سەریعی ولله مثل العلا نمونەی پاک و بێگەردی و گەورەی بۆ خوای گەورە چۆن ئاگای لە بەندەکانی هەیە بەڵام خوای گەورە ئاگای لە خوتوڕەی دڵەکانیشی هەیە مۆبایل نابەم شێوە بەڵام ئاگای لە تەواوی بەچکەکانی هەیە ئاگای لە تەواوی بەکارهێنەرەکانی هەیە تۆ لەسەر کام کۆمپانیا کار بەیەک لەسەر هەزاری سانیەک نامە لە بینی مۆبایلەکەی تۆ ئەو شەریکە ئەگۆڕێتەوە ئەنی بە بەردەوامی ئەزانێت تۆ لەکوێی و ئەزانێت چەندێک بەڵانسە پێەیە و ئەزانێت توانی پەیوەندی بەکێوە بکەی و پەیوەندی بەکێوە نەکەی سیم کارتەکە لە چ جۆرێکە چ ڕقەمێکە لەسەر چه هاندێک داوناوە پێشتر ئەم سیم کارتە خستۆتە سەر چ جۆرە هاندێکی کە لەسەر زۆر شتمان نەزانێت بەرەوکوێ ئەڕۆی لەکوێ خوژانتەوە لەکوێ فڵانە نامە و پێنار لەکوێ فڵانە تەلەفۆنە پێکرد چەند دقە تەلەفۆنە پێکرد بە چەند سانیەوە و ئەگەر بیشیانەوێت زۆر بە ئاسانی تەسجیلکردنی دەنگەکانت نمونەی قیامەتمان زۆر بۆ ئاسانەکە کاتێک ئەڵێن بۆ نمونەها جەستە و لەسەرەکەوێتە قسە فڵانە شتێ ئەمانە چۆن قسە لەسەرەکەن
ئێمە لە دنیاە بەڕاستی بەم عەقڵەکەمەوەی کە هەمانە بەم عیلمەکەمەی کە خوای گەورە پێداوین ئینسان گەیشتوتە ئەوەی ئەوە بدۆزێتەوە بەڕاستی زۆر ئاسانە بۆ پەروەردگارێکە لە قیامەتا تەواوی شتەکانمان پیشان باتەوە. بۆیە براو خوشکە بەڕێزەکانی من ئاگامان لێبێت ئەو مۆبایلەی دەستمان کە چۆن کاری پێیەکەین بەیەک لەسەر هەزاری سانیەک کۆمپانیاکە باشە ئامێری ئەو کۆمپانیای کە تۆ ئەم ئیشەی لەسەر ئەەکەی ئەم مۆبایلە قسەی پێەکەی ئەم ئاسانکاری بۆ کردی قسەی پێەکەی ئەزانێت تۆ چی ئەەکەیت ئەزانێت تۆ چی ئەەکەی ئەزانێت تۆ چی نامەیەکە ناردووە بە تایبەت نامەکانە هەر بۆ چەندەها ساڵ ئەتواندرێ بمێنێتەوە خۆ ئەگەر دەنگیەکانیشە نەمێنێتەوە. بۆیە ئاگامان لێبێ ئەمە چۆن بەکارهێنی باشە بۆیە ئەمەی دەسێ بزانیت ئەم ئامێری بەردەسێ بزانیت کاتێک کە بەڕاستی لێشمون بوو بزرم کرد لە شوێنێکا لێم کەوتە دەست کەسێکی کە زۆر خەمم نەبێت لە بەرەوەی شتێکی وا عیبەم نییە کە بۆ منە لە مۆبایلەکەما بێ شتێکی وا خراپم نییە کە کەوتە دەست کەسێکی کە ببێتە مای خەتەریات بۆ سەر ژیانی من ببێتە مای ئابڕوچون بۆ من خوا نەخواستە بۆیە ئاگامان لێبێ. لەگەڵ هەموو ئەمانەشا ئەبێ وریابم هەندێک شتێک کە لە دواتراشینە سەری ئەبێ وریابم هەندێک شتی شخصیشم هەیە بەڕاستی شتی ئاسایشن بەڵام خۆ نابێت تۆ بیزانی خۆ نابێت تۆ بیزانی بەڕاستی ئەبێ ئەمانەشان ئاگام لێبێ. بۆیە مۆبایل ئەوەی کە بەدەستەوەی ئەنجام مۆبایلی زیرەک بەڵایشکێکی گەورەتر بەڵایشکی گەورەتر ڕسمم کۆمەڵە پرۆگرامیکەم نازانم چیم بۆیە ئەمانە ئەبێ وریابیت. کۆمپیوتەر و هاوشێوەکانی ئاسایی بەکارهێنان کۆمپیوتەرەکە و کە ئێستا ئاواداناوە ئاسایی بەکارهێنی ئاساییە بەڵام کاتێک کە بەستە لە ئینتەرنێت ئەویش بەستوتە بە شەبەکەیەکی جیهانیەوە باشە هیچ ئەمانێک لە کۆمپیوتەرەکەی تۆیان نامێنێ بەخوا فڵانەش دووە و کلیکم نەکرد و ئەوم نەکرد ئەوم نەکرد ئەمە نامێنێ. کاتێک کە کۆمپیوتەرە بەس لە ئینتەرنێت اینجا بە ئینتەرنێتی مۆبایلەکەتە بە کێبڵ بەستوە لە شوێنێکا چویت ئینتەرنێتی شوێنێکە بەکارهێنا کە لە دواییش ئەچینە سەرەوەی کە ئینتەرنێتی شوێنان بەکارهێنان بەڕاستی ئەویش بۆ خۆی مەترسیەکی هەیە مۆبایلەکە ئاسان ڕەبت مەکە بە ئینتەرنێتی خەڵکیشیکەوە بۆیە ئەبێ ئاگاداربی ئەمەش خەتەری هەیە کە بەستێ لە ئینتەرنێت باشە چی ئەەکەی چی ئەنووسی چی بەکارەهێنی تەنها تۆنی ئەیزانی مەرج نییە خەڵک دانیش پێ بۆی کێمە بزانین چیەکەین بەڵام یەکێک لە ئەگەرەکان ئەوەیە یعنی ئەبێ ئاگال لێبێت تەنها تۆنی ئەم معلوماتانە نازانی تەنها تۆ خاوەنی ئەم معلوماتانەنی کە لەم ئامێرە هەیە لەم کۆمپیوتەرە هەیە.